ساڵی 2026 کاتێ هەموو گیان چاوەڕێی هەواڵێکی ئارامکەرەوە بوون. هەموو مژێکی چڕ پەیوەندیەکانی واشنتن و تارانی داپۆشی. مێژوو دەڵێت پەیوەندی ئەم دوانە وەکو پەتێکی لێ هاتووە، تا تونتر بکرێت سوڕانی نزیکتر دەبێت. لە کاتێکە کە کەشتیەکانی ئەمریکا لە ئاوی کەنداو ئامادەی بەرپەرشدانەوەی هەر هەڕەشەیەکن لە مەسقەت لە ژوورە داخراوەکانی عومان، زمانێکی دیکە دەبیستێ، زمانی دیبلۆماسیەتێکی سارد. هەردوو لە دەیانەوێ بڵێ ئێمە لێرەی، بەڵام تەسلیم نابین. پرسیارەکە لێرەدا ئەوە نییە کێ ئەم جەنگە دەباتەوە، ئەوکو پرسیارەکە ئەوەیە کێ بە کەمترین زیان لەم جەنگە دێتە دەرەوە. لە تاران مەسعود پزیشکیان دەیەوێت لە ڕێگەی دیبلۆماسیەتەوە ئابووری وڵاتەکەی لەژێر قەیرانی سزاکان بهێنێتە دەرەوە، بە پابەندبوون بەو بنەمانەتەوەیانەی کە تاران وەکو هێڵی سوود دەیانبینێت. پزیشکیان داوای ڕێزگرتنی بەرامبەر دەکات و دەڵێن ئێمە ئامادەین بۆ ڕێکەوتن، بەمەرجێ لایەنی بەرامبەر گەرنتی ڕاستەقینە بدەن. لە واشنتن ئیدارەی دۆناڵد ترامپ سیاسەتی فشاری زۆرینە پەیڕەو دەکات، بەڵام بۆ دۆناڵد ترامپ ئەمە تەنها پرسێکی سیاسی نییە، بەڵکو کایەکە بۆ گەیشتن بە باشترین ڕێکەوتن. ئەو دەیەوێت دڵنیایی تەواو لە بەرنامە ئەتۆمەکەی ئێران وەربگرێت و هەژمۆنی ناوچەی ئێران سنووردار بکات. واشنتن پێی وایە کلیلەکە لە دەستی خۆیدایە، بەڵام تاران سەرماندوێتی هەمیشە فشار دەرئەنجامی نابێت. بەڵام مێزی گفتوگۆکانی عەمان هەمیشە بڕیاری یەکلایکەرەوەی لێ نادرێ، بەڵکو لە دەرەوەی ژوورەکان دەنگی تەپڵی شەڕدێ، هێزی هەردوولە لە ئامادە باشیدان بۆ ڕوبەڕووبوونەوە. هەر جوڵەیەکی هەڵە و لێکدانەوەیەکی نادروست دەکرێت ناوچەکە بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی مەترسیدار ببات و هەروەها هەموو هەوڵە دیبلۆماسیەکان لەبار ببات. لەم هاوکێشە ئاڵۆزەدا ئیسرائیل وەکو لایەنێکی کاریگەر دەردەکەوێت. ناتانیاهۆ پێی وایە تەنها هەڕەشەی سەربازی ڕێگر دەبێت و ئەمەش کاریگەری و گوشار دەخاتە سەر هەردوو جەمسەرەکە. بۆ مەبەسە وا بڕیارە ئەم چوارشەمەیە ناتانیاهۆ بچێتە ئەمریکا. ئێستا گیان چاوەڕوانی کۆتایی ئەو یاریە دەکات. ئایا دیبلۆماسیەت ڕێگەیەک دەدۆزێتەوە بۆ پێکەوە ژیان، یاخود ململانیەکان بەردەوامیان دەبێت؟ ئەوەی هەیە تاران دەستبەرداری سەروەریەکانی خۆی نابێت و ئەمریکاش ئامادە نییە لە داواکاریەکانی خۆی پاشەکشێ بکات.